سڵاتان لەبێ بینەرانی 1964 هاتینەوە لاتان لە بەرنامەیەکی نوێی نۆ ڕادیۆ بە کۆمەڵێک برگە و بابەتی زۆر جیاوازەوە کە کۆمان کردوێتەوە بۆتان لە ڤیدیۆ لە هەواڵی بابەتی موچە لە بابەتی بایکۆت لە کەشوهەوا لە زۆر بابەتی جیاوازی تر لەگەڵ چاوان ئەمڕۆ لە نۆ ڕادیۆوە سەرجەمیتان پێشکەش دەکەین. چاوان سڵاوت لێ سپاس دەکەم زۆر باشم. زۆر سپاس. سڵاتان لەبێ هیوادارم کە باش بن وەک توانە باسی کرد کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون و سوپرایزیشمان هەیە بۆتان تا کۆتایی لەگەڵمان بن. توانە باکسە بڕێ ناو بابەتەکەەوە شەر تەواو بوو بەڵام پاژماوە لێکەوتەکانی هەتا ئێستا بەردەوام قسەیە لێکەوتەکان چاوان بۆ خۆتە زانی قسەیە کە لێدوانی جۆرا و جۆرە لە دۆناڵد ترەمپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە تا ناتانیاهۆ تا خامنەی تا کاردانەوەکانی ئەو سێ وڵاتە کە باسی ئەو شەڕە 12 ڕۆژەیە دەکەن لێکەوتەکانی تاوەکو ئێستا ماوە لە تازەترین قسەدا سێ کە تا ڕادەیەکیش سەرنجڕاکێشە سێ مەرجعی باڵای شیعە لە حەوزەی قوم فتوایەکیان دەرکردووە بۆ دۆناڵد ترامپ کە فتوای ڕێگریان بەسەرا سەپاندووە. ڕێگر بەپێی ئەو فتووە ئاینی ئەوان واتە دەست و قاچی دۆناڵد ترامپ ببڕن و نەفیش بکرێت لەگەڵ حتممە گەر بکەوێتە بەردەستیان لەبەر ئەوەی کە قسەی بە یعنی جۆرێک لە بە تعلیقەوە لە باسی عەلی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانی کردووە. ئەمە کاردانەوەی زۆر زۆری لە ناو میدیا جیهانیەکانیشە ئەم فتوایی ئەم سێ مەرجع باڵای شیعەی قومی لێ کەوتوەتەوە. لەلایەکی تریشەوە هەر سەبارەت بە شەڕە 12 ڕۆژەکەەوە لێکەوتەکانی دواتری نیویۆرک تایمز دەڵێ دەستگای هەواڵگری ئەمریکا دەیزانی کە ینی جۆرێک لەوە بۆی ئاشکرا بووە کە ئەو بنکە ئەتۆمی ئەسفەهان کە بردومان کراوە پێشتر یۆرانیومەکەی لێ دەرهێنراوە. جا تاوەکو ئێستا بابەتی بردننی ئەو 400 کیلۆگرام یۆرانیۆمە و دەرکردنی پێش ئەوەی بنکە ئەتۆمیەکان بردومان بکرێت ئەمە یعنی مشت و مڕی لەسرە و بەشێک لە میدیا فارسیەکانش میدیارانەکانش دەڵێن پێشتر دەرکراوە بەرپرسێرانەکان دەڵێن پێشتر دەریان کردەوە سەلامەتەوە بەڵام نازانێت لەکوێ. بەڵام دۆناڵد ترامپ خۆی هەمیشە جەخت لەوە دەکاتەوە کە لە ناو براوە بنکە ئەتۆمیەکان. لە لایەکی ترەوە بابەتی دادگایکردنی ناتانیاهۆ هاتۆتە بەرباز دوێنێ چۆتە بەردەم دادگای وڵاتەکەی بەهۆی کۆمەڵێک کەیسەوە دەبوو پێش ئەم شەڕەش دادگایی بکرێت بەڵام دواکەوتووە. لەوەشە هەر دۆناڵد ترامپ فریای کەوتووە ناتانیاهۆ قسەی لەگەڵ دادوەرەکانی ئیسرائیل کردووە و قسەی لەگەڵ بەرپرسانی ئیسرائیل کردووە کە تاوەکو ئەم بارودۆخی ئیسرائیلی تێدایە لە ڕووی ئەمنیەوە سەقامگیری ئەمنیەوە نابێت ناتانیاهۆ دادگایی بکرێت. یعنی زۆر هەڕەشە و ڕەشەی تر تاوەکو ێستا لە نێوان هەر سێ وڵاتەکە هەیە بەڵام ئەوەی کە هەیە تۆ تا ئێستا دۆخەکە ئارامە و هیچ شەڕ و شۆڕ لە نێوانە وڵاتانە نەماوە ئەو ئاگربەستەی کە ڕاگەێنراوە وەک خۆی بەڕێوە دەچێت. تانە شەڕ حەل بوو کێشە نەماوە بەڵام کێشەکەی هەرێمە تاوەکو ئێستا بەردەوام و کێشەکەیان حەل نەبوو موچە خۆرەکە چەند کۆبوونەوە کرا و هەتا ئێستا خەڵک چاوەڕێ ئەوواکە کە بڕیارێک دەرچێت و موچیان پێ بکە بەڵام هەتاکو ئێستا ئەمەش ئێستا خۆما بەرنامەکەین کۆبوونەوەکانی نێوان ئەرێم و حکومەتی عێراقی بەردەوامی هەیە. ڕاستە خەڵک هەمیشە ئێستا بۆ هەموو باسێکیان باسی گرمیان ئەوەیە کە ئەخۆکەی موچە دێت خەتای عێراقا خەتای بەغدایە خەتای هەولێرە خەتای هەرێمە 1964 وەک ئیشی هەمیشەی خۆی دوێنێ بابەتێکی تێر و تەسەلمان ئامادە کرد بوو پامێرەکانمان لە هەولێر و سلێمانی ڕۆشتونەتە ناو خەڵکەوە پرسیاریان لە یەکەن سەبارەت بە کێشەی موچە ئاەت بزانن بەغدا و هەولێر چی بکەن بۆ ئەوەی کە موچە بنێرێت و ئێستا کێشەکە بەغدایە یا کێشەکە هەولێرە با بەیەکەوە بیان بینی. خۆم بۆ خۆمی تۆژە خۆم وەفدی هەرێم با تەنازول کەچێت تەنازولەکە بۆ میلیەتە خۆ بۆ خۆیان نیە نەقەت خۆمان بە بەشێک لە عێراق زانیوە عێراقیش ئێمە بە بەشێک لە عێراق زانێ حکوومەتی عێراق قسەک بێتە بێش حکوومەتی کوردی قسەک بێتە بێش هاتە هوریان بگەنە ڕێکەوتنەک جارێکتر هەولێر و بەغدا کۆبوونەتەوە دەوترێت نزیکن لە ڕێکەوتن بۆ چارەسەرکردنی موچە پەیامت چێ بۆ شاندی هەرێم و بەغدا؟ وڵات داوا لە هەردوو وەفدەکەکە ئینشەڵڵا
داوا لە وتەکانی ئیشەڵا بەشکم بکەونە ڕێکەوتنیەک بۆ ئەوەی ئەم خەڵکە نەجاتی بێ لەم نەهامەتیە و بێمەعاشی بێپارەیە و با تەنازولکەن بۆ یەکتر وەفدی هەرێم با تەنازولکە چێ تەنازولەکە بۆ میلیەتە خۆ بۆ خۆیان نییە وەڵی جایەمە ئەمانەوەی ڕێکەبوون بەزایە بە گوێ میلە دەکەن نایکەن ئەوانیانەوێ ینی بە چاوێک سەیری بەغاکەن چۆن هەقیەما خۆن ئەوێ ئاوا شەقی بەغا بخۆن ئەڵێ خۆم بۆ خۆمی تۆژە خۆم لێ بەغا گویان لێ ناگرێ خلاصی بکەن ئەبێمان تەنەزول بکەن بۆ حکوومەتی مرکزی ئەمانە ئەبێ ئللا تەنەزولی بۆ بکەن نابێ حەقی خۆشیان بخۆن و بەغاش بخۆن ڕای من باشترین هەل مێزی گفتوگۆکردنا و گفتوگۆ بکەن لەسەر ئەم بارودۆخە و بگەنە یەک ڕئی هەردووکلا و بۆ ئەوەی ئەم کێشانە حەل بێت و تاوا بێت ئینشاءڵڵا گەشتبینم دەگەن بەڕێکەوتن و کێشەی مووسەد چارەسەر دەبێت هەنگاوێک لەلایەن حکوومەتی عراقی فیدراڵ و هەنگاوێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بێنە پێش چارەسەرکردنی بۆ چارەسەرکردنی کێشەکان یعنی شتێکە پێویستە ئێمە هەموو وەکو کورد بیزانی ئەوەیە کە ئێمە نەقەت خۆمان بە بەشێک لە عێراق زانیوە عێراقیش ئێمە بە بەشێک لە عێراق زانێ و بە قەنەعاتی من کورد کێشەکانی هەمیشە لەگەڵ بەغا بە معالەقەیە مێنێتەوە ئەوشی کاکرێ وەقتیە و بۆ لەوانەیە بۆ مدەیەکی زۆر زەمانی بێ بەڕێی من ئەوەی کە حەلی کێشەکانی کوردەکە یەکگرتووی کوردە لەم قۆناغا و ئەبێ کورد یەکدەنگ بێ ئەوەی کە من تێگەیشتوم عێراق داوای هەموو شتێک لە کوردەکە ئەوێ کورد هەموو شتێکی بۆ بکە و کوردیش بەلای ناچاریەوە لەبەر ئەو بارودۆخی کە فەرمانبەران و موچەخۆرانی کوردستانی تایە لەوانەیە بچێتە ژێرباری هەندێک لە مەرجەکانی عێراق کە من دڵنیام نە ئێمە وەکو کورد بەدڵمانە نە حکوومەتی هەرێمیش بەدڵێتی ژانم ئەوەیە حکوومەتی عێراق قسەک بێتە بێش حکوومەتی کوردی قسەک بێتە بێش هاتە هوریان بگەنە ڕێکەوتنەک لۆ ئەو ملەتە لە ڕەش و ڕوتەیە کە چەند ساڵە شەهیدی دایە شەڕی داعشی کردیا شەڕی هەموو کەسێکی کردیا لە بنای ئەو کوردستانە جا قسەی ئەم هاوڵاتیانە قسەی دڵی هەموو کوردە بە دڵنیاییەوە و تاوەکو ئێستش بەڕاستی ینی بەشێکی ئەو داواکاریانەی کە حکوومەتی عێراقی کردوێتی سەبارەت بە موچە حکوومەتی هەرێم پێی ڕازی نییە وی بەڵام هیوادارین لەبەرەوەی کە موچە ئێوە بە خۆتان نەزانن کە نزیکەی 2 مانگ دواکەوتووە و زیاتر لە 45 ڕۆژ دابش نەکراوە ینی آخر موچەی مانگی 4 کە لە مانگی 50 دابشکرا 45 ڕۆژی بەسەرا تێپەڕیوە بەڵام خۆی لە حقیقەتا 2 مانگ دواکەوتووە کێشەکە جارێ نازانرێکی هەلەکرێ بەڵام لە هەندێک ناوچە بەتایبەت لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان بایکۆتی فەرمانبەران تاوەکو ئێستا بەردەوامی هەیە بەتایبەت لە گەرمیان مەسەلەی دادگا و فەرمانگەی دادنووسیەکان لە کفری لە ڕزگاری لە کەلار ئەمانەت لە چەند ڕۆژی ڕابردوودا بایکۆتیان کردبوو بابەتی نەخۆشخانە ینی سەو دیمەنەی کە بینن دەرگای نەخۆشخانەی گشتی کەلارەکە چەند ڕۆژە وابزانام 11 ڕۆژە داخراوە لە ڕاستیە ئەمڕۆ ئەبزانم چەند دکتۆرێکیان دەوامی کرد بوو جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای پامنێرمان لە ڕێگەی تەلەفۆنەوە میلاد جەلال وەرەگرم با ئەو زانیاری مامداتێ لەسەر ئەو بازنە بایکۆتەی فەرمانگەکان کە لە گەرمیان هەیە بزانین تا چەند بەردەوام بوون و چەندیان بایکۆتیان شکاندووە و ئەوەندەی ئەو زانیاری لابێ لەگەڵ لایانی بەرپرسا قسەی کرد بێت تاکەی بەردەوام دەبن با تەلەفۆنێ بۆ میلاد بکەم بزانین زانیاری چی لایە ئێوەش گوێتان لێ بێت میلاد سڵاوت لێبێ سڵاو لە تۆش تۆنا سپاس دەکەم لە چەند ڕۆژی ڕابردووە بایکۆت کرابوو لە چەند فەرمانگەیەکی گەرمیان ئێستا کێ بایکۆتی کردووە لە گەرمیانەوەندەی تۆ معلوماتتە بێ و کێ بایکۆتی شکانوە بازنەی بایکۆت چۆنە ئێستا لە گەرمان بەڵێ توانە سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانیش دیارە بەهۆی دواکەوتنی موچەکان و پێنەدانی موچەکانیانەوە لە بەشێک لە فەرمانگەکانی سنووری گەرمیان لە مای ڕۆژانی ڕابردووە بایکۆتی دەوامیان کردبوو هەرێک لەو فەرمانگانە نەخۆشخانەی گشتی کەلار و هەروەها مەڵبەندە تەندروستیەکانی دیکە لە سنووری گەرمیانە بایکۆتیان کردبوو و هەروەها فەرمانگەی دادنووسی کەلار بە دەوامی بەیانیان و ئێوارانەوە و فەرمانگەی دادنووسی ناحیە ڕزگاری و قەزای کفریش بایکۆتیان کردبوو و جا لەوانەش لە دادگای بەرایی کەلار بایکۆت کرابوو هەروە لە گەشت و گوزاری گەرمیان بایکۆت کرابوو بەڵام ئەوەی هەیە لە نەخۆشخانەی گشتی کەلار تاوەکو دوێنێش بایکۆت کرابوو سەرڕایەوەی کە دوێنێ نەخۆشخانەکە ڕایگەاند بوو کە هاوڵاتیان نەتوان سەردانیان بکەن و بۆ ئەمڕۆ بایکۆتی نەخۆشخانە شکێنراوە
ئەمڕۆ من ڕۆژمە نەخۆشخانەکە پرسیارم کرد لێبێ وتیان ئەمڕۆ تەنها چەند دکتۆرێک دانیشتووە و تەواوی دکتۆرەکان ئەمڕۆ دانەنیشتون و تەنها چەند دکتۆرێکی کەم دانیشتووە و ژمارەیەکی دیاریکراو لە نەخۆش بینراوە ما بەهۆی ئەوەی کە دوێنێک کە قەرار بوو بایکۆت بشکێنرێ بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەردانی نەخۆشخانەکەیان کردبوو بەڵام بایکۆت نەشکێنرا بوو ئەمڕۆ هاوڵاتیەکی کەم سەردانی نەخۆشخانەکەیان کردبوو چونکە لەوە ترسابوون وەکو دوێنێ دیسان بێنەوە بۆ نەخۆشخانەکە و دیسان داوام لە بێت و دووبارە هەروە بگەڕێنەوە ئەوەی من ڕۆژمە نەخۆشخانەکە پرسیارم کرد وتیان ژمارەیەکی کەم نەخۆشاتەوە تەنها چەند پزیشکێکی دیاریکراویش دانیشتوان بواتە بە تەواوی بایکۆت نەشکێنرا بوو بە پزیشک لەسەر جەمبەشەکانە بوونی نەبووە بواتە توانین بڵین نیمچە بایکۆت بووە. زۆر باش میلاد ئەوەندەی تۆ بە دۆلات چون کردیان جگەل لەو فەرمانگە و شوێنانەی بەڕێوەبەرهاتیانەی کە ناوت هێنا بایکۆتیان کردووە هیچ کوێی تر بە تەمایە ئەگەر موچە نەدرێت لەم ڕۆژانە مەسەڵەن بایکۆت ڕابگەێنرێ بازنەی بایکۆت فراوانتر بکرێت لە گەرمیان تواناویستم باسیەوە بکەم بەشێک لەو فەرمانگانی کە پێشتر بایکۆتیان کردبوو وەکو دادگای بەرای کەلار کە چەند دادگایەک و چەند بەشێکی تێدایە ئەوان چەند ڕۆژێک پێش ئێستا بایکۆتیان شکاند بوو هەرچەند ئەوان بایکۆتی کارمەندان لەسەرەوە بوو کە موچیان پێنەدرا و موچیان دواکەوتووە بەڵام لەگەڵەوەشدا دیسان بایکۆتیان شکاندوێتەوە من قسەم لەگەڵ چەند فەرمانبەرێکی دادگای بەرای کەلار کردەوەوان وتیان لەسەروی خۆمانەوە پێمان وتراوە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان دەوام بکەن بایکۆت بشکێن ئەوانیش بایکۆتیان شکاندەوە بەڵام دەوامکردنیان کردووە بە نۆرە کردویانە بە تەناوب لە هەفتەیەکە 2 بۆ 3 ڕۆژ فەرمانبەرەکان دەوامەکەن ئیتر کردویانە بەسەرا هەم ڕۆژێک فەرمانبەرێکیان 2 فەرمانبەرە ڕوات و لە زۆربەی فەرمانگەکانی دیکەش بە هەمان شێوە بۆ ئەوەی ئیشوکاری هاوڵاتیان ئەوەستێت بە هەمان شێوە کراوە بە تەناوب و بەنۆرە فەرمانبەران داوامەکەن بەڵام ئەوەی هەیە تاوەکو ئێستا فەرمانگەی دادنووس تاوەکو ئێستا بایکۆتیان نەشکاند و بە بەیانیان و ئێواران لە ناحێ ڕزگاری و لە قەزای کفریش ئەو فەرمانگەی تاوەکو ئێستا بایکۆتیان نەشکاندووە ئەتوانە. سوپاست دەکەم سوپاس بۆ زانیارەکانت میلاد. سوپاس بۆیەوەش هەر بژیت. ئەمەی کە گوێبیستی بوون دەنگی میلاد جەلالی پامنێری 964 بوو لە گەرمیان طبعاً بازنەی بایکۆتکردنی داوام بەوەی موچەوە لە گەرمیان زۆر فراوان بووەم جارەوە بەشێکی زۆری چەند ڕۆژێکی بەسەرا تێپەڕیوە لە وەکی گوێبیستی بوون ینی نەخۆشخانە کە گرنگترین ناوەندە ناوەندی تەندروستی تر خەڵک زۆریشی پێکەوێ 11 ڕۆژ بایکۆتیان کردبوو ئەمڕۆ تاکوتەرا دکتۆر ڕۆشت بووە نەخل نەخۆشخانە دانیشت بوو لەگەڵ ناوەندە دادیەکان دادوەر و دادگا و دادنووس و ئەمانە هەر لە خەزای کفری تاوەکو ناحی ڕزگاری و ناو کەلاریش دیسان بایکۆتیان کردبوو لەگەڵ گەشت و گوزارە بەهیوان زوو کێشەکەیان چارەسەر بێت و موچە وڵا کێشەکە موچەیە موچە درا ئەوانیش داوامەکە موچە نەدرێ ڕەنگە ئەمە ئەو زۆر بکێشێن بەهیوای کە زوو موچەکە بنێرن و کێشەکان هەر بێت بڕێنە لای بابەتێکی تر بابڕێنە بابەتێکی تر لە هەولێر لە گەڕەکی کارێزان کێشە بۆ هاوڵاتیان دروست بووە زبڵ و خاشاک لەلایەک لەگەڵ گۆڕستان و ماڵ هەمووی بەیەکەوە تێکەڵ بووە وای لێ هاتووە کە خەڵکی ئەو ناوچەیەنی گەران بوون لە دەست ئەوە لەبەر ئەوەی لە ئێستاە کەس نازانێت ئەمە شوێنێکە کە خەڵک خۆڵی تێدا فرەدا ئەمە سەرقەبرانە ئەمە ماڵە وای لێ هاتووە 2 گۆڕ کەوتووەتە ناو زەوی خەڵکەوە ئێستا نازانن کە چۆن چارەسەر بکرێت 964 پەیوەندی بە بەڕێوەری شارەوانی شەشی هەولێرەوە کردو ئەو باز لەوا کات کە لە ئێستاە بە هەموو شێوەیەک ڕاگرتن و دروستکردنی خانوویان لەو شوێنە ڕاگرتووە مۆڵەت بەوە نادەن کە بە هیچ شێوەیەک خانوو لەو شوێنە دروست بکرێت هەروەها بە دوای چارەسەرێک ئاگەڕێن بۆ ئەوی کە بزان ئەو 2 گۆڕە چۆن ڕۆشتۆتە ناو ئەو زەویانەوە لەبەر ئەوەی هەموو گۆڕستانێک سنووری خۆی هەیە نابێت لەو سنوورە تێپەڕێت نابێت گۆڕەکان لەو سنوورە زیاتر بێنە دەرەوە لە سنووری گۆڕستانەکە و نابێت خەڵک سنووری گۆڕستانەکە تێپەڕێنێت و لە ناو گۆڕستانەکەیە خانوو دروست بکە لەلایەکی تریشەوە بوونی کۆمەڵێکی زۆر زبڵ و خۆڵ و خاشاک گوای کردووە سیمایەکی ناشرین بە ناوچەکە ببەخشێت و بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێریش قسەی بۆ 964 کردو باز لەوا کات لەبەرەوەی لەو سنوورە گوندی زۆری لەیە هەر گوندێکیش گۆڕستانی تایبەت بەخۆی هەیە ناتوانن سیاجێکی زۆر بۆ گۆڕستانەکان دروست بکەن لە ئێستاە چونکە تێچوویەکی زۆری پێویستە لەبەر ئەوە لە ئێستاە بە دوای چارەسەر ئاگەڕێن و ئەوان قسەیان کردووە کە ئەڵێن ئێمە لە ئێستاەوە بە دواداچوونەکەین بە هیوای ئەوەی کە بە زووترین کات چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزنەوە
وەڵام من کەم پشتیوان بینیوە چاوان بەڕاستی یعنی ئەوەی دیمەنەکان کە دیارە قەبرستان و ماڵ تێکەڵ بوون دراوسەیەکن دوو گۆڕ هاتوۆتە ناو زەوی لە ناو زەوی خەڵکە ینی زەوی نیشتە جێبوونیان دوو گۆڕ هاتوۆتە ئەوە پیسیشە ینی پیس کراوە شوێنەکە بەڕاستی بۆ هیوایان کام کاری 1964 ینی شارەوانی ئاوڕی لێ بداتەوە و ئەو گرفتە چارەسەر بکا لە ڕاستیە بۆیان با بچینە سەر بابەتە جیاوازەکانی ترمان بابەتمان زۆر ماوە ئەمڕۆ چاوان ئێوە دەزانن یەکێک لە بەرنامە نوێەکانی 1964 تاکسی 1964 کە ئەرسەلان عەبدوڵڵا پێشکەشی دەکات یەکەم ئەڵقەی بەرنامەکە دابەزی بینەرێکی باشی هەبوو لە ڕاستیە لەگەڵ ئوسامە جەمیل بوو کە هەم هونەرمەندە هەم نووسەرە بەرنامەکە زۆر باس و خواسیان کرد لەگەڵ ئەرسەلان عەبدوڵڵایە لە ناو تەکسیە کوچە و کۆڵانی هەولێر گەڕان بازار گەڕان زۆر بابەتی هوەری سیاسی کۆمەڵایەتیان باس کرد جا ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشا بۆ ئەم بەرنامە بۆ ئێوە باسی کەینەوە گوێتان لێ بێ ماوەیەک کاک ئوسامە قژی درێژ کرده بوو ئەجا ئەو قژە درێژەشی لێ هات خۆشیێڵێکە لێم هاتووە وتیوانە لێو دێ پێشی ناخۆش بووە تاشیوێتی من باسی ناکەم گوێبیستی خۆی بمزانم بۆ ئەم قژە درێژە کێ پێی لا بردووە و چۆن لای بردووە و کورتی کردوەوە باگوێ لە خۆی بگرین ئەمێن کە پرچم بەرداو تقریبا سارێکی نەمتراشی کە بارم داوە ئەسڵەن و ئەوەم بەرداوە مسلسلەتم لە بەدەستیە ئەو مسلسلە ئەمن لەوێ لە سزن دێمە دەرێ 25 ساڵ سزن بوویمە کە دێمە دەرێ پرچم نەتراشە پرچم زۆر درێژە بەدوای دارە سەوتەکە ببورن سەوتەکەی باش نەبوو کاکوسامە بەڵام چاوان باخۆمان باسی کەین بۆیان جانە زۆر جوانە پێشتر وا باسییانەکرد کە خەسووی پێی وتووە خەسوەکانی پێیان وتوە قژەکەت لابە بەڵام ئەو باز لەوا کات کە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەیە زۆر تەداخلی ژیانی شخصیەکەن کاتێکە ئەو قژی درێژ بووە زۆر پێی خۆش بووە و کوتۆش باسکراڵێ زۆر لێم هاتووە بەڵام ئەوەندە ڕۆشتۆتە شوێنان هەتا چۆتە پرسە خەڵک بەرامبەری دانیشتۆ پێیان تۆ کوڕی مەلا جەمیلی چۆنە بێ پرچت بەو شێوەیە درێژ بێ و هەر خۆشی باز لەوا کات کە لە ڕووی شەرع و لە ڕووی ئیسلامەوە قژ درێژکردن سونەتە ئەڵێ ئەم پرچەی کە درێژی کردوەوە ئەو بەنیازی زنجیرە درامایەک بووە کارکتەرەکەی بە شێوەیەک بووە 25 ساڵە ناو زیندانە بێ لە دواوی کە لە زیندان ئازاد دەکرێت دێتە دەرەوە بە دوای ئەوە گەڕێکە بۆچی زیندانی کراوە کەسێک کە 25 ساڵە زیندان بێ پێویستی بەوەیە کە ڕێشێکی درێژ و قژێکی درێژیە بە چونکە لە زیندان بە هیچ شێوەیە ڕێش و قژی چاک نەکردو دواوی کە لە زیندان ئازاد دەبێ بە دوای ئەوەیە ئەگەڕێ بەڵام باز لەوە شەکا بە شێوەیەکی کۆمیدی کە خەسوەکانی هاتوونەتەوە پێیان و تۆ قشت چاکە ئەڵێ کە خێزانم پێیوتون خێزانم لەبەرەوە نەبووە کە لی نەهاتۆ بە حسابەوەی کە بۆ شکل و شێوەی بۆ قژە درێژەوە جوانیڵێ لەوە ترساوە کچی تر پێیان وتبم بەو قژە درێژەوە جوانی بووە داوای لە خەسوەکانی کردووە پێی بڵێن کە قژی چاک بکات بۆی ئەڵێ ڕۆژێک بڕیارم ماز دیارە کە زنجیرە دراماکەی نەکردووە ڕۆژێک بڕیاریا و لە ماڵ ڕۆشتۆتە دەرەوە و قژەکەی کورت کردوێتەوە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە ڕێز و سڵاومان لێرەوە بۆ کاکوسامە هیوای تەندروستی باشی بۆ ئەخوازین جا بابێنە سەر جەنابیشە جەنابیشە ئەم شەو سپرایزی هەیە ئەڵقەی نوێی نۆ کۆمنت دابەزێ لەگەڵ هونەرمەندەکە باخۆی یەک تۆز بۆمان باسکە و شتێکش لە بەرنامەکە بڕوە باش دوای ماوەیەک دابڕان لە وەرزی یەکەم وەرزی دووەمی نۆ کۆمنت دەست پێکاتەوە هەرچی نوێیە لەگەڵتانم نۆ کۆمنت نۆ رادیۆ دوای ماوەیەک ئەم شەو دەست پێکاتەوە یەکەم پرۆگراممان لەگەڵ هونەرمەند ئاراراتە وەک ئەزان کە ئێستا یەکێکە لە گۆرانی بێژەکان و یەکێکە لە گۆرانی بێژە دیارەکانی ئێرە و ئەچێتە هەر حەفلەوە ئاهەنگێکەوە سەرچۆپێکە بەرناکەوێ خەڵک لە هەوڵەکە ئەچێتە دەرەوە بۆ هەڵپەرکێ پرسیاریەوەم لە ئارارات کردووە کە کەسێکی هونەرمەندێکی سەر بە کێشەیە دایم لەگەڵ پێشکەشکار و هونەرمەند و ئەوانەیە کێشەی هەیە و پرسیاری ئەوەم لێ کردووە ماوەیەکی زۆر ڤیددیۆیەکی بڵاو بووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئیبراهیم تاتڵی ساز بە ئیمپراتۆر دانێ بەشێکی خەڵکی زۆر ڕەخنەیان لێگرت بەشێکیش دەستخۆشیان لێکرد ئارارات وەڵامی ئەم پرسیارانەوە کۆمەڵێک پرسیاری تریاوەتەوە کە پرسیاری ئێوەن من لێم کردووە ئەم شەو دەتوانن لە 1964 بینەری بن و وەڵامی هەموو پرسیارەکانی ئارارات بن گۆرانێکی تایبەتیشی بۆ توین بابێکەوە گوێرە بگرین
دلبر تو خودکی برینت من بکوینه دلبر تو خودکی برینت من بکوینه درمان دو چاوین رجبلک تو با من بینه درمان دو چاوین رجبلک تو با من بینه عمري من كوبي صالبوتك وبالداي دسمن خورتك برجوان بومتكرم كالين فينان خورتك برجوان بومتكرم كالين فينان برنامجي تایبەت دەرچێ ئەوە نەبێ بڵام هی خۆ یادارم بینەری بن بابەتێکی تر کە زۆر سەرنجی من و هەوادار و شعر ینی خوێنی شێرکۆ بێکەس شێرکۆی مەزنی ڕاکێشا ڤیددیۆیەک بوو کە تایبەت بوو بە 1964 و لە 1964 بڵاوکرایەوە ئەوش ئەوە بوو لە ناو دڵی پاریسی پایتەختی فەڕەنساوە لە مەیدانی پانتەیۆن مۆنۆمنتی پانتەیۆن پێشەنگایەکی ڕەزادیقەتی فۆتۆگرافەری جیهانی کرابووە بۆ وێنەکانی لەسەر یەکێک لە ژێر یەکێک لە وێنەکانە دەڕە شعرێکی شێرکۆ بێکەسی شاعیری گەورەی کورد نووسرا بوو یعنی لەو مەیدانە گەورەیە لەو مۆنۆمنتە گەورەیە بە هەردوو زمانی دێڕە شعرەکە بە هەردوو زمانی ئینگلیزی و فەڕەنسی نووسرا بوو پێشەنگایەکی شێوەکاری بوو یان فۆتۆگرافەری بوو هی فۆتۆگرافەری بەناوبانگی ئێرانی جیهانی ڕەزادیقەتی بوو لەویان لە ژێرێکێک لە ڕسمەکانە ئەم دێڕێی شێرکۆ بێکەس نووسراوە تاراوگە چییە دەڵێت چیتان پێ بڵێم ئەوینە لە نێوان وڵات و خەونەکان ئەمە هەم بە زمانی ئینگلیزی هەم بە زمانی فەڕەنسیش نووسرا بوو جا چۆن ئەم ڤیددیۆیە گەشتە دەست 1964 کە تایبەت بە ئێمە گیرا بوو لەوێ لە مۆنۆمنتەکە دکتۆر بەختیار ئەمین کە وەزیری مافی مرۆڤی پێشووتری عێراق بووە و ڕۆشنبیر و کەسێکی لێهاتووە لەوێەوە ڤیددیۆکەی تایبەت بە 1964 ناردبوو و بابەتێکیشی لەسەر ینی پێشەنگا فۆتۆگرافەرەکە و مۆنۆمنتەکە و شێرکۆ بێکەسیش بە تێکەڵی نووسیوە بابەتەکەشی بۆ ئێمە ناردووە دەتوان لە ماڵپەڕی 1964 خوێنەری ئەو بابەتە بە پێزەی دکتۆر بەختیار بن درود و ڕۆحی شاد بۆ شێرکۆ بێکەسی مەزن ڕۆحی شاد بێ سپاس گەرماتە من گەرمە نازانم ستۆدیۆ بووە گەرمە مژدێکی خۆشتان بەمێ هەواڵی کەشوە هەوام لایە ئەم ڕۆژانە خەڵک زۆر بێزارە بەدەست گەرماوە کە پلەی گەرما زۆر بەرز بووەتەوە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە لە ئەمڕۆ 5 دەرەجە پلەی گەرما دا ئەبەزێت ئەم هەواڵە بۆ جەماعەتی گەرمیان نەتوانە ئێوە شەگرێتەوە چونکە لە ئێستا گەرمیان گەشت بووە نیوە کوڵ بەڵام لە ئەمڕۆ 5 دەرەجە پلەی گەرمادا ئەبەزێت سپەی سێ شەممە 3 پلەی دیکە گەرمادا ئەبەزێت سەرجەم کەشوهەوا فێنکترە بێ لە ئێستا و پەڵا هەوری کەم ئەبێ خۆڵبارینێکی تۆزێکی کەم هەیە بەڵام ئەوە زۆر کاریگەری لەسەر کەشوهەوا ناکات ئەوەی کە جێگای دڵخۆشیە خەڵک ئەم ماوەیە ئەم 2 ڕۆژە تۆزێک فێنکە بنەوە ئەمڕۆ 5 دەرەجە و سپەی 3 دەرەجە کەشوهەوادا ئەبەزێت زۆرە باشە وەڵا بۆم کاتە زۆرە بەڵام هەر گەرمە بێ خۆی هەر گەرمە بەڵام ئەوەی گەرماک ئەو گەرمە زۆری ئێستا نییە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە لە 2 ڕۆژی ڕابردووە بەڕاستی زۆر گەرم ئێستا چەند پلەیەک دابەزێ ئەمڕۆ 5 پلە دابەزێ زۆر سپاس هەر هەواڵی خۆشتان بۆ بێنم ئینشەڵڵا سپاس بابەتی دیکە چاوان ئێستا ڕەنگە بەرچاوت کەوت بێت لە هەندێک شوێنە بە تایبەت لە باخ و مەزرعەکانە یان لە هەندێک ماڵی گەورە ژوورێک جا دەکاتەوە دەیکا بە شێوازی کۆن بە قوڕ دروستی دەکات قوڕەبانی بووەکە بۆ شەو دانیشتن بۆ شەو چەرەی زستان دیمەنێکی جوانی هەیە وایە بەرچاو کۆتووە من بینیمە و پێشتریش خۆمانە لە خانووی قوڕاژیاوین اینجا ئەوەی خۆشەتوانە بۆ هاوینان فێن کە بۆ زستانان گەرمە ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئێستا خەڵک ئەوەی کە بە دوواداچوورمان بۆ کردووە 1964
حەزەکەی بۆ خانۆ قوڕەکانی جاران هاتووەتەوە هەرچەندە ئێستا هەروە بینایە و دەچێتە ئاسمانە تەلاری جوان جوان دروستەکرێ بە کۆشکی ڕەنگین دروست دەکرێ بەڵام زەوق و سەلیقەکە گەڕاوەتەوە بۆ زمانی زوو کە خانووی قوڕا دانیشتنە لە خانووی قوڕا کە زستانان فێن یعنی گەرم بووە و هاوینان فێنک و خۆش بووە دروستی دەکەنەوە خواستێکی زۆری لەسەرەوە وەستای دروست بووە وەستای باشکە کە خەڵک دەچن دەڵێم ڕۆمان دروستکە دەست و برد بۆیان دەنەخشێنێ چا عەبدولعەزیزی پەیامنێرمان بابەتێکی ئامادە کردووە لەسەر گەڕانەوە بۆ خانۆ قوڕەکان بزانین تا باسی چی کردووە با بینەری بین جاران خەڵک بە ئاواتیەوە بوو تەنها ژوورێکی مۆدێل نوێی هەبێت و کۆنکرێت و کاشی و لەسەر شێوازی نوێ دروست بکرێت بەڵام ئێستا دۆخەکە پێچەوانە بۆتەوە خەڵکی حەز دەکات چەند ژوورێک لە قوڕ دروست بکات ئەمە ئەو پێکاتانن کە بۆ خانووی قوڕ دروست دەکرێت خشت و کا و قوڕ من ئێستا لە لای کۆمەڵێک وەستام کە ئەوان ئێستا کاک جیالەوەی خەڵک کاری خانووی مۆدل نوێ دەکات ئەوان خانووی قوڕ و بە مەوادی خشت و ئەوانە دروستێکە من دەمێت قسە لەگە خۆی بکەم وەستاجان لەش ساغ بێ ماندوو نەبی دەمێت پێم بڵێ چۆنە بڕیاریەوەتان داوە خانوو بە قوڕ دروست بکەن تا چەند خەڵک ڕەوازی لەسەرەوە هەیە بەخێبێکەکەتان زۆر کەس ڕەوازی لەسەر و خانە قورانە دروستکەین بە شێوازەی کەوندا شێوازەی نوێ و بۆ خۆ دیاڕێک هەر کەس بە شێوازەی مۆدی کەونانە دروست دەکەن بە خشت و بە قوڕ و بەکاریتەی قدیم هەموو شێوازەکان دەرکەکان شەر قدیم و هەموو جێوەکان دروست دەکەین هەموو باشە وەستاجان ئێستا خەڵک بۆ حەزی خۆی دروست دەکات یا خود با بڵین خەڵک بۆ ئەوە دروست دەکات کە لە ناوی بژیتن هەیە بە حەزی خۆی دروست دەکات لە ناو بژی و حەزەکە بە هەوەزی خۆی دروست دەکاتن لۆ دیوەخانێکی خۆی دانات باشە تێچووی دروستکردنی ئەم خانوانە زۆرن کە بە قوڕ خەڵک دروستی بکات بەێ زۆر کەمە کەمە زۆر کەمە دروست دەکەن بە شێوازەی کەون دروست دەکەن بەبستم پارەکەیەتی پارەی زۆری پێویستە ناکەمەی پێویستە تقریبا هات لێسکەی 6 میلیۆن میلیۆنی پێویستە تەنها بۆ ژوورێک بۆ ژوورێک ژۆرەك و غرفەک و ئەوە وەستاجان پێکاتی دروستکردنی ئەو قوڕە چۆن چۆنیەکە بۆمان باس بکەیت کاکە قوڕ و خشتەکان قوڕەکە دەبێ بمێنێتەوە چەند ڕۆژێک بێتەوە بکرێتە خشت لە چی دروست دەکرێت لە خۆڵە سۆل و کاو ئاوە هەمووی تێکەڵ دەکەین و دادنێت چەند ڕۆژێک دەمێنێتەوە دو دێکێنە خشت ئەو چەند ڕۆژەکەی شک دەبتەوە دادێکێنە خانیەکان هەمووی جێبەزێ دەکەین و ڕێگە ئەوە دەکەین باشەوەستا بۆ دەبێت چەند ڕۆژێک بینێتەوە قوڕ تا خوڕەکە بخوسێ بە جوانی بە یەکدری بگری چەند بخوسێ چەند ببێتەوە باشتر دەبێت لۆ سواغدانەکە شەڕوت باشە وەستاجان ئەو خانوانە تایبەتمەندی چییە لەگەڵ خانووی دیکەی کاشی کۆنکرێت با بڵێن تایمەندەی بۆنێکی خۆشی لێ و تایمەندەی ئەوەشی جوانی ناوە باشە وەستاجان ساردی و گەرمی تا چەند کاریگەری هەیە لەسەر زۆر فێنکە زۆر خانێکی خۆشە حەت چەند چەندی بری فێنکە هاوینان هاوینە چەندی بری فێنکە دستانانی چەندی بڵێ گەڵمە هاوینان فێنکە بە دستانان گەرمە دستانان گەرمە ئاتی بلحق ینی بە پێچەوانەوەیە بە پێچەوانەوە باشە وەستاجان دەمێت پێم بڵێ ئێستا بە چەند قۆناغ دروستی دەکەن چۆن چۆنی دروستی دەکەن خانوەکان سەرەتا چی دەکەن دوای چی دەکەن ئێستا لە چ قۆناغێکن لەو خانوە قۆناغی ئاخریە بەڵێ هەڵعان قۆناغی ئەخرێ سواغدانەوە سواغدانی پێ دەڵێن سواغ دەدەین و قۆناغی ئاخریە بەس بە شێوازەکەیت کە خشتەکەی دادنێن بەس چەند ڕۆژێک تەواو دەبی کە ڕێژەکان کمە ئاگەمان لێبی نەکو لە سەیەک بخزی بڕوە ینی دەبێت سەرەتا دابنێن پارچە پارچە دەکرێت تەوا بە سعات لەوانەیە سێ ڕۆژی بە چند ڕۆژی بە ئەو خشتا کە دیوارە دەرو دەکرێت باشە وەستاجان ئەوە چ ئەزمونێکی پێویستە دروستکردنی ئەم خانوانە یاخود ئەو کارەی جەنابەت دیار هەر کەسێک بێت بیکات ئاساییە نەخێن هەموو کەسێک ناتوانانی بک هەیە وەستای ناتوانانی پێی بکرێت زەڵخوی قوڕکارەکەی نابیتن وەستای دیوار دەتوانێت ئەوە بکات نه هەموو وەستای ناتوانێت کەم وەستا هەیە لاولێ لەوانەیە تاکتاکە دروست دەکرێت وەستای شێ دەکات ئەوە پێ مە بە خۆمان هەر ئیشی کەرپوت و تەندور و ئەشتانەش دەکەین هەموو شێوەکەی قورکاریە باشە وەستاجان لە کاتی ئیشکردنی هیچ غەڵەت دەکەن جار برێن کاکە چیمەنتۆم بۆ بێنیان عادی کۆ غەڵەتەمان هەر هەیە دەڵێن جاروێ درێن لە جیاتی قوڕی دێن چەمەتەمە ببینە ناکەرپوتمان ببینە خشمان ببینە بێ غەڵەتە ژار دەکەین و لە خۆشەکەی خۆمانە لەبیر دەکەین تێر پێ دەکەین ناو گەم ئیشەکانی خۆمان باشە وەستاجان دەست خۆش بێت لەش ساغ بێ ماندوو نەبی ئەوە قسەیە وەستایە کە ئەوان خانوو بە خشت و بە قوڕ و بە مەوادی کە لە پووری کۆن لە دروست دەکەن باز لەوە دەکات بەشێکی زۆری هاوڵاتیان تەنها بۆ خۆشی خوان ئەم زۆرە خان
والله خۆشە زۆر خۆشە ستودیۆکەمان بکەین با قوڕێمەش ستودیۆ باقڕ دروستکەین توانە یەکێک لە کارە جیاوازەکانی دیکەی 1964 ئەوەیە کە زۆر گرنگی بە بابەتی وەرزشی جیاوازایەت لە شارە زۆر چوار دوانە کە ئەحمەد و محەممەد تەمەنیان 12 ساڵە یوسف و لاوی کە تەمەنیان 11 ساڵە هەر چواریان پێکەوە بران لە ئێستا لە فێرگەی یعنی شارە زۆر فێرخوازن پێکەوە حەز و خولیایکی زۆریان بۆ وەرزشەیە ئەحمەد و محەممەد لایەنگری بەرشەلۆنە و میسین یوسف و لاوی لایەنگری ڕیال مەدرید و کریستیانۆ ڕۆناڵدۆن با پێکەوە بینەری چیرۆکەکەیان بی کۆی دەرەجەکەی من 1945 کۆی گشتی نمرەکانی منی 1964 وەکو لۆگەی کەناڵەکەیەوە ئەحمەد لای ویس و بەرن ئەمڕۆ تەمرینی فێرگەمان هەیە ئێمە ئامادەین من ناوم محەممەد وریایە تەمەنم 12 ساڵە لە پۆلی شەشی سەرەتاییم من و ئەحمەد و یوسف و لاوی برام لە فێرگەی شارە زورین من و ئەحمەد دوانین لای یوسفیش دوانن ئەحمەدی برام دوانەی نیودەقە لە ئەحمەدی برام گەورەترم و لە ڕەنگی جلا هەردوومان حەزمان لێ ڕەنگە و لە خواردنیشا حەزی لە شلەی قەیسیە من حەزم لە شلەی فاسوەلیایە و پێچەوانەی لای یوسفەوە ئەوان جمهوری ڕۆناڵدۆن ئێمە جمهوری میسین لە خوێندنیشە ئەوە لە خوێندن ئەحمەدی برام لە من زیرەکترە و کۆی دەرەجەکەی من 1945 کۆی گشتی نمرەکانی منی 1964 وەکو لۆگەی کەناڵەکەیەوە سلام مامۆستا من و محەممەد لە ماڵەوە برادەرمان هەیە و کە ئەو برادەرەکان کە هاوڕێی محەممەدن و هاوڕێی منیش دەکەن و لە فێرگەی یانەی شارە زور من و لاوی وەسەتین و وەسەتین و بە چەبلەر یاری دەکەین و محەممەد و یوسفیش بە پێی ڕاست لە دیفاع یاری دەکەن هەر لە سەرەتاوە ئاماژەمان بە چەند شتێکدا لەوانە پەروەردە لەوانە فێربوون لەوانە بنیادنان من ناوم یوسفە لەگەڵ لای براما دوانین لە پۆلی پێنجی سەرەتاین تەمەنمان 11 ساڵە لە ئەحمەد محەممەد شێومان لە یەکترە چێت و هەندێک جار میوانمان دێ دوو جارماچی لاوێکە ئەوەیە زانی منم بم تەمەنەوە لە پێرگەی یانەی شارە زوری زۆر دڵخۆشین لە هەفتەیەکە سێ جار تەمرینمان هەیە لەبەرەوەی یاری بزانین و دووگۆڵی فێربین بۆیە هەردوو گشتمان جمهوری ڕۆناڵدۆ سفی و لاوی و محەممەد و ئەحمەد بەدەر لەوەی کە چوار فێرخوازن لە فێرگەی یانەکەمان ئەتوانم بڵێم چوار گەنجی گۆڕایاڵن لە دراوسەکانیش لیان ڕازی بن و هەمان شێوەیش من هەر چواریان بران و هەر چوارانشان ئەتوانم بڵێم خۆم هاتوچیان پێ یەکەم لە هەفتەیەکا سێ تەمرینیان پێ یەکەم ئەتوانە بڵێم ئەم چوار فێرخوازە جیاواز لە فێرخۆزەکانی کە بەهرەمەندن و لە داهاتوێکی گەرشان لێ چاوەڕوانەکرێ ئەیە خۆ ماشەڵاتان لە بێتە من درێژ بن ئیشەڵڵا زۆر جوان زار جار خواتە من درێژ من چاوە نەوزانی هیچمان نەما ڕێکە بابەتی ئەمڕۆمان تەواو زۆر باشە تاوەکو چوارشەممە لە نۆڕادیۆ لەگەڵ چاوان دێنەوە لاتان و برگە و بابەتی جیاوازەوە بەخواتانە سپێرم تەندروست باش بن هەر بمێنن